شەوی ڕابردوو هێزێکی دژە تیرۆری یەکێتی لە کاتی گواستنەوەی ژمارەیەک لە سزادراوانی گرتوخانەی فیدراڵی چەمچەماڵ بۆ بەندیخانەی فیدراڵی سووسێ ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری ڕوویدا. بە پێی ڕاگەیاندراوێکی هێزەکانی دژە تیرۆر شەوی ڕابردوو لەلایەن ژمارەیەک چەکدارەوە پەلامار دراون و باهۆیەوە کەسێک کوژرا و 3 کەسی تریش بریندار بوون، چەند کەسێکیش دەستگیر کران. بەداخەوە لەو ڕووداوی دوێنێ شەوی گرتوخانەی چەمچەماڵ دیارێمە ئاگادار کراون کە ڕووداوێکەیە بۆیە دەست بەجێت بەشی فریاکردنی نەخۆشخانەی گشتی شەید پێشڕەوە ئاگادار کردو کە حاڵتی ئامادەباشیدا بن. دوایەوە کە ئێمە ئامادەباشیمان کرد بەرەو شوێنی ڕووداوەکە بچین، دیارە ئەو 3 کەسە لەلایەن کەسوکاری خۆیان و هێنرای نەخۆشخانە دوای کە ئێمە پشکنیمان بۆکردن بەداخەوە کەسێکیان گیانی لە دەستدا بوو، ئەو دوو کەسیشەی بریندار بوون. ئێمە دەست بەجێ بریندارەکانمان چارەسەر کرد، دوایەوە کە چارەسەری پێویستیان بۆ کرا ڕەوانەی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکانی گشتی سلێمانی کرا و تەرمەکەش بە قەراری پزیشکی ڕەوانی پزیشکی دادی سلێمانی کرا بۆ لێکۆڵینەوەی زیاتر. تا ئێستش لایەنە پەیوەندیدارەکان هۆکاری سەرەکی پێکدادانەکەیان ئاشکرا نەکردووە و دیار نییە بۆچی ئەو چەکدارانە پەلاماری هێزەکەی دژە تیرۆریان داوە. بە گوێرەی زانیاریەکانی پەیامیش کوژراوەکە ئەفسەرە بە پلەی نەقیب لە هێزەکانی پێشمەرگە و بریندارەکانیش هەر لە ڕیزەکانی پێشمەرگەدان. قایمقامی چەمچەماڵ هۆکاری سەرهەڵدانی ڕووداوەکەی بۆ هەڵات تێگەشتنی هەردوو لاگەڕاندە وتی ئەو 5 کەسەشی شەوی ڕابردوو دەست بەسەر کرابوون ئازاد کران. ئەرچی گواستنەوەی ئەو سزدانە لەلایەن دژە تیرۆرەوە سەرپەرشتی دەکراوە بۆ ئەرچیان گواستنەوە بوو، بەڵام لە ئەنجامی دەتوانم بڵێم لێکتێ نەگەیشتن یا لەلایەن خەڵکەوە و لەلایەن ئەو هێزەوە بەداخەوە کارەساتێک ڕوویدا بۆ بەهۆی ئەوەی کە هاوڵاتێک ببێتە قوربانی بە ناوی بێستون کە کوڕی شەیدی سەرکردەیەکی تێکۆشەری سنوورەکەیەوە، هەروەها چەند هاوڵاتێکی ترش لە ئەنجامە بریندار بوون کە بەداخەوە دەتوانم بڵێم 3یان هێنرانە نەخۆشخانە و هەر 3یان برینیان سووکە ئەوەی کە پێویست بوو بەڕێکران بۆ سلێمانی. هۆکاری سەرەکیەکە تەنها لێکتێ نەگەیشتن بووە. پێشتر وەزارەتی دادی عێراق بڕیاری داخستنی گرتوخانەی فیدراڵی چەمچەماڵی دابوو، داواشی لە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم کردبوو کە هاوکاریان بن بۆ گواستنەوەی بەندکراوەکانی گرتوخانەکە بۆ بەندیخانەی فیدراڵی سووسێ. گرتوخانەی فیدراڵی چەمچەماڵ بە نزیکەی 10 کیلۆمەتر دەکەوێتە باکووری خۆراوای قەزای چەمچەماڵەوە و لە ڕابردوودا نزیکەی 2800 بەندکراوی تێدا بووە کە زۆربیان عەرەبی سوننە و بە مادەی تیرۆر بەندکرابوون. پاش گواستنەوەیان بۆ گرتوخانەی سووسێ و گرتوخانەکانی ناوڕاست و خواروی عێراق بە چەند قۆناغێک لە ئێستادا و بە جۆرەی زانیاریەکان 544 بەندکراو لەو گرتوخانەیەدا ماون. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.